ئینسان ڕێز لێژیراوە هەر عەقیدە و باوەڕێکی هەبێ نابێ بڵین ئینسانی کوردی ڕێزدارە. دیموکراسیت ئەوەیە هیچ کاتێ باوەڕەکانی تۆ نابێتە هۆکاریەوەی هیچ جۆرە سزایەک وەرگری هیچ جۆرە سزایەک وەرگری. کۆمەڵگای ئێمە هەتا ئێستا بە درێژایی مێژوو ئەوەی کە لە یادەوەری ئێمە و لە نووسا و فەرمیەکان و باوەڕپێکراوەکانمانە هەیە هیچ کاتێ نظامێکی دیموکراسیمان نەبیستووە نەبینیوە لەگەڵ شتێکی کەیە کە ناوی دووربێ لە ڕووتان بەڕەڵایە تێکەڵ کراوە. مەسا قەت ڕێگەیان نەداوە کەسێکی موسڵمان ببێ بە کاکی یا بە پێشەوانەوە لە ناو کاکەیەکانە قورس بووە یا ڕێگە نەدراوە بێ بە موسڵمان یا لە ناو یەزیدیەکانە کەسێک بە ئاسانی قوڵ کرابێ و هەمان ڕێزی ڕابردووی لێ بنرێت. ناچاری لە هەر کۆمەڵگایەکە هەبوو بۆ هەر بابەتێک دووشت نقصانە. یەکەم ئەساسیتر مرۆڤ وەک مرۆڤ ڕێزی لێ نەگیراوە لە ڕووی سیستەمیشەوە دیموکراسیەکەی خەوشدارە. لەو ماوەی کە ئەوە 30 ساڵ زیاترە ئێمە فەرمانڕەوایی خۆمانەکەین. بەڵێ هیچ چوینەتە پێشەوە بەرەوە فەرهەنگە ڕۆشتوین هەنگاومان ناوە وەکو مؤسسە سەیریکەین لە کۆمەڵگای هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە مؤسساتی پارێزگاریکردنمان لە ئینسان وەک ئینسان نییە. بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. جیاواز لە بابەتی بانگەشەی هەڵبژاردن ئەمڕۆ باسی یەکێک لە ئەو چەمکانە ئەکەین کە ئێستا زۆرترین بەکارهێنانی هەیە یاخود بڵێن زۆرترین جار بەکار دێت لەسەر زاری کەسایەتیە سیاسیەکان لە دنیای دەرەوە و لە ناوخۆش. زۆر کەس بەهۆی ئەم وشەیەوە کەوتونەتە خۆشگوزەرانی زۆرێک لە وڵاتان بەهۆی ئەم چەمکەوە کەوتونەتە خۆشگوزەرانی بەشێکیش لە وڵاتانە بەهۆی ئەم چەمکەوە ئەگەر هەڵە بم دوایی بە میوانی بەڕێز بۆم ڕاستکاتەوە بەهۆی ئەم چەمکەوە جۆرێک لە جۆرەکان کەوتونەتە میحنەتەوە. بزانین بابەتی دیموکراسی وەکو چەمک وەکو فەرهەنگ وەکو ڕژێمێکی سیاسی بۆچی لە وڵاتی ئێمە بەتایبەت لە هەرێمی کوردستان نەبووەتە مای خۆشگوزەرانی بەڵکو ئەم چەمکی دیموکراسیە سیاسیەکان جۆرێک لە جۆرەکان بازرگانی پێواکەن. زۆرترین کەسێک کە بابەتی دیموکراسیمان بۆ باسەکە زۆرترین پێشێلکاری لەلایەن ئەو کەسانەوە ئەکرێ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک سالار فەتاح نووسەر توێژەر ڕۆشنبیر شارەزایی چەمکی دیموکراسی گفتوگۆکەم. کاک سالار بەخێر بێ. سپاس قوربانە بم کە ئیسماعیل سپاس بۆ بینەران کە کاتمان پێدەن و ئەم چەند خولەکە بەیەکەوە بین. کاک سالار هیچ دەستەواژێکی خراپم بەکارهێنا لە من زۆر جار ئەڵێم خودی شتەکان نابن بە بەڵا بەکاربەرەکانی بە شێوازی هەڵە بەکارهێنانی ئەکرێ ببێ بە بەڵا ئەکرێ بێ بە خێر. هەموو کەرەستەیەک هەموو چەمچێکیش ئەتوانی بە بوعدی باشە و خراپە سوودی لێوەرگی سوی ئیستیفادەی لێ بکەی. جا من زۆر جار ئەوەندە ورد ئەبمەوە لە قسە و باسە دەستەواژەیەک هەیە زۆر جار پێڵێ با ئیستیغلالی وەختەکە بکەین. من ئەڵێم کاکە بڵێ ئیستیسماری وەختەکە بکەین ینی با سوودی لێوەرگرین. واتە هەمیشە زۆر گرنگە ئێمە لە بەکارهێنانی دەستەواژە بۆ هەر بابەتێک بە شێوازێکی ئەرێنی ئیجابی سوودی لێوەرگرین. بەڵێ چەمکی دیموکراسی بگەڕێمەوە بۆ ڕووداوێکی چەند ڕۆژێ پێش ئێساکاهی ئۆتۆمبیلێکی مارسیدزی وترا مارسیدس کە زۆر کەس حەزی بەوەیە سیارێکی مارسیدسی هەبێ لەو مۆدێلە چونکە بۆ لێخوڕین باشە لایەنی ئەمنی زۆر باشە بەڵام کەچی لە بەیانیەکە لە جادەیەکی چۆڵاسێک هەزە ئەکاتە قوربانی نازەم گیاندارەکەش بوو بێتە قوربانی یانە. ئەمە بۆچی لە بەروی خراپ بەکار هاتووە. ئایا کاتێک کە ئەم ئۆتۆمبیلە خراپترە بێ مەڕقمان لە سیارەی مارسیدس بکەوێ بێگومانەڵی نەخێر لەبەرەوەی شێوازی بەکارهێنانەکەی هەڵە بووە چونکە لە شوێنانی تر هەر ئەو ئۆتۆمبیلە بە شێوازێکی خۆشگوزەران زۆر باشە چێتە خزمەتی ئینسانەکانەوە بۆ هەموو کەرەستەکانی ژیان وان من تەنها ناوی ئەو ئۆتۆمبیلەم هێنا هەموو ئۆتۆمبیلێکی تریش بۆ شێوازان. کاتی ئێمە هاوڵاتیانمان دێن لە پەنای دیموکراسیە خەڵکانێک کە هێشتا پەروەردە نەکراوە واتە ئەو سەرکردە سیاسیانەی کە ئەڵێ زەمامی ئوموریان بەدەستە سڵتەیان بەدەستە خۆیان لەسەر دیموکراسیات بە پەروەردەیشی دیموکراسیانە
گۆچ نەکراون پەروەردە نەکراون دێن بەکاری هێنن وەک کاڵایەک دەرخواردی خەڵکیە بن دەرەنجام هەر وەگە و کاڵایی دێ لە کەناڵەکانە کە لە ئێستا ڕیکلامی بۆ کرێ پێ دوایە ئەڵێن ئەم کاڵایە قژت لە ماوەی دوو مانگایەنێتەوە ئەم کاڵایە پێستە دوالێکە ئەم کاڵایە وەک ئەو کاڵایی لاتوە بەدە سیاسیەکانەوە بۆیە خەڵکێکی زۆر بێمتمانەیە بەرامبەر بە چەمکەکە و بە مەترسی شێزانێ لەگەڵ شتێکی کەیە کە ناوی دووربێ لە ڕووتان بەڕەڵایە تێکەڵ کراوە. بەڵێ باش کەواتە کاک سالاری بەڕێزەتوانین بڵێن چەمکی دیموکراسی فەرهەنگە و ئەبێ ئێمە پێی بگەین؟ بەڵێ ئەگەر ئینسان وەکو ڕەوشت هەر بابەتێکی ئەخلاقیە چەمکی دیموکراسی وەک چۆن چەمکێکی سیاسیە لە نێزامە پەیڕەویەکەی هاوکاتیش چەمکێکی ئەخلاقیە واتە بێ ئینسانێک پەروەردە بکرابێت لەسەر دیموکراسی ئێمە بینیمانە لە سەردەمی نێزامی ئیستیبدادیە بەڵام خەڵکێک هەیە دیموکراسی بۆ لە ژیانی کەسی خۆیدا لە ناو خێزانەکەی خۆیدا باوەڕی بە جیاوازی بیر و ڕاهە بووە یعنی سەرەتاییترین بابەتێک کە پێی بڵین لە ئاستا کەسیەکانە ڕێزگرتنە لە بیر و باوەڕی جیاوازی ئەوانی تر کۆمەلگای ئێمە هەتا ئێستا بە درێژایی مێژوو ئەوەی کە لە یادەوەری ئێمە و لە نووسرا و فەرمیەکان و باوەڕپێکراوەکانمانە هەیە هیچ کاتێ نێزامێکی دیموکراسیمان نەبیستووە نەبینیوە ڕاستە لە ناوچەی بچوو بچووکە باسیەوە دەکرێت کاڵێن شورایەکیان هەبووە دەنجیان پێداوە بەڵام لە زۆر لایەنی تری کۆمەڵایەتیە ئەبێ ئەو ڕنگ بداتەوە دەکرێت لە هەندێک کاروبارە سوودی دیموکراسیان وەرگرت بێ بەڵام لە زۆر لایەنیانە سوودیان لێ وەرنەگرت بێت لەگەڵ ئەوەشدا هەندێک خێزان هەبووە سەرباری نێزامەکەش دیموکراسیانە مامەڵی کردووە واتە بابەتێکی ئەخلاقیە ئەگەر تۆ لە کەسێکیش نەپرسیتەوە یاسایەکیش نەبێت لی بپرسێتەوە یاسایەکیش نەبێ ڕەفتاری کەسەکان ئاراستە بکە دەکرێت کەسێک وەک جوهدی کەسی خۆی دیموکراسیانە پەروەردە کرد بێ. مامۆستا سالار خێڵ و ناوچەکانی ئێمە لە ڕابردووە ڕاستە چەمکەکە وەکو جەنابەت وتە چەمکەکە بەکار نەهاتووە بەڵام ئەو هەڵس و کەوتەی کە ئەبینرێ ئەو هەڵس و کەوتەی کە ئێمە ئێستا خوێنینەوە تۆمار کراوە لە مێژووە جۆرێک لە جۆرەکان فەرهەنگ نەبووە لە لای ئێمە بابەتی خۆتەزانی بابەتی دیموکراسی تەنها و ڕژێمێکی سیاسی نییە ڕێزگرتنە لە ئافرەت ڕێزگرتنە لە ڕای بەرامبەر ڕێزگرتنە لە نەتەوە ئاینی و کەلتوری تر ئەمە چۆن مەسەلەن لە فەرهەنگی ئێمە تۆمار بە شێوازێکی ڕێژەیی هەیە ناڵین ڕەها چونکە بۆ جۆرە هەیە کە شتەکان نەگۆڕێ من ڕێز لە تۆ ئەگرم لەسەر ئەو باوەڕی خۆت بمێنیتەوە بەڵام هەوڵی ئەوە نەدەی خەڵکێکی تر باوەڕەکەی تۆ بەدەست بێنێ یا بێتە سەر باوەڕەکەی تۆ یعنی وەکو ئەوەی کە هەر شتێک کە تازە بووە بە ئەمری واقع باوا بمێنێتەوە بەم شێوازە مامەڵی لەگەڵداکراوە بە نمونە دەڵین مەسەلەن لە ئاینی ئیسلامە کاکەیەکانمان هەن لە سنوورێکا کە دەسەڵاتی ئیسلام هەبووە کاکەیەکانمان هەن بەس هیچ کاتێ ئیسلام و سڵتەی ئیسلامی ئیجتیماعیەکەی بوعدەی ئیجتیماعیەکەی تەبەن دەرەنجامی هەردووشیان دەرەنجامی یەکترن هەم سڵتە دەسەڵاتەکە هەم دەرەنجامی تێگەیشتنە گشتەکەیە هەم دەسەڵاتی دەتوانێت تێگەیشتنیشی گشتی پەرە پێ بدە مەسا قەت ڕێگەیان نەداوە کەسێکی موسڵمان ببێ بە کاکەی یا بە پێچەوانەوە لە ناو کاکەیەکانە قورس بووە یا ڕێگە نەدراوە ببەهین بێ بە موسڵمان یا لە ناو یەزیدیەکانە کەسێک بە ئاسانی قوڵ کرابێ و هەمان ڕێزی ڕابردووی لێ بنرێتەوە لە کاتێکە ئێمە دەڵین مەسەلەی دیموکراسیت ئەوەیە هیچ کاتێ باوەڕەکانی تۆ نابێتە هۆکاری ئەوەی هیچ جۆرە سزایەک وەرگری هیچ جۆرە سزایەک وەرگری بەڵام ئەوە ئێمە بینین لە دوای ئەوەندە ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان کە زۆرترین دەستەواژەی دیموکراسی بەکار هاتووە ئینسانەکان لەسەر جیاوازی بیر و باوەڕیان لەسەر دەستەواژەیە سزا دراون خۆ سزاکە شەر نییە ڕاستەوە یا ئینتیما بۆ لایەنێک سزا دراوە بۆیە پێشەوەی ئێمە باسی دیموکراسیت بکەین ئەبێ ئینسانەکان پێناسەیەکی تازە بکرێنەوە ئەویش ئەوەیە یعنی پێشەوەی کۆمەلگایەک تەنها وشە دیموکراسیەکە بەکاربێنێ ئەبێ سیستەم گەلێ دابڕێژێ بڵێ ئینسان بە پەروەردەکردن بڵێ ئینسان ڕێز لێگیراوە هەر عەقیدە و باوەڕێکی هەبێ نابێ بڵین ئینسانی کوردی ڕێزدارە ئینسانێک جلێکی وای لەبەردابێ ڕێزدارە جلێکی وای لەبەردا نەبێ ڕێزدارە ئینسان خۆی ڕێزدارە بەبێ بیرکردنەوە لە هیچ شتێک یعنی هەر کاتی ئێمە توانیمان ئێستا ئەم دانیشتەی من و جەنابەت ئەگەر من لە بەرامبەر میوانی بینەری بەڕێزە داوای لێبوردنەکەمان قسەیەکەم ئەم جوڵەیەشەکەم ئەگەر هاتو ئێستا ئەو بینەرە ڕێزی بۆ من هەبوو
کە بەم شێوازە قسەکەم ئەگەر هات و داوای لێبوردنەکەم قاچم خستە سەر قاچ ئەو تێڕوانینی ڕێزەکەی گۆڕا بۆ من ئیتر بزانە ڕێزی ئینسان لە یال لەکەدار بووە چونکە من ئەم جوڵەیەم بۆ بێڕێزی بەکار نێناوە بەڵکو دەکرێت دلیلێکم هەبێ هۆکارێکم هەبێ کە من ئەمە بەم شێوازە من ئاسووداکە بەڵام ئەوە مرۆڤ خۆیەتی تەخەیولێگەکە تەسەورێگەکە ئەمە جۆرێک لە ڕێزە یا بێڕێزیە تەنها ئەو شتانە بە بڕوای من بێڕێزین کە دێنە ناو سنووری ئەوی ترەوە ژیانی ئەو دەستکاری ئەەکەن بە بێویستی خۆی یا وای لێ دەکەن ناچار بێ ئەو کردەیە بکە کە حەزی لێ ناکات تۆ سەیرەکەی لە دوای ساڵی 92 باسکەین هەزاران ڕەفتاری ناچارگەرانە لە سایەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بۆ یاڵم دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان چونکە لە جوگرافیای جیاواز گروپی جیاواز حکمی کردووە نەک لە یەک شوێنە بەڵێ ئەوە جەنابتان نەزان و زۆرێک گەزانن لەبەرەوەی لە سایی دەسەڵاتەکانی دوای ڕاپەڕینا لە جوگرافیای جیاوازە مرۆڤ بێڕێزی پێکراوە ناچار کراوە ناچاری لە هەر کۆمەڵگایەکە هەبوو بۆ هەر بابەتێک دووشت نقصانە یەکەم ئەساسیترین مرۆڤ وەک مرۆڤ ڕێزی لێ نەگیراوە لە ڕووی سیستەمیشەوە دیموکراسیەکەی خەوشدارە ئێمە وەکو مؤسسە سەیریکەین لە کۆمەڵگای هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە مؤسساتی پارێزگاریکردنمان لە ئینسان وەک ئینسان نییە بەڵام ئەو کۆمەلگانی کە لە پێشەشەکەی بەڕێستا باست کردوتت هەندێک کۆمەلگا دیموکراسیەت بووە بە خێر و خۆشی بۆیان ئەو کۆمەلگایانن کە دیموکراسیەت بووە بە خێر و خۆشی بۆیان مؤسسەیان هەیە ئینسان وەک ئینسان ڕێزی لێژیرێ نەک ئینسان وەک چی لە پەنای شتێکە جا ڕێزی لێ بگیرێ ئیزافە بکرێ بۆ لای مەسەلەن ئەڵێ ئەبێ باوەڕەکەی وابێ جا ڕێزی لێ بگیرێ ئینسان وەک ئینسان ئەو شتانی کە ژیانی کەسی خۆیەتی مرۆڤ بۆ نمونە بەدەست خۆی نیە چ عەقیدەیەکی هەیە ئاخر خۆ ڕاستی مرۆڤ بەدەست خۆی نییە یعنی بەدەست خۆ نییە ناکرێ ئەمە لەبەرەوەی من ناتوانم یا چ ڕەنگێکی یا چه زمانێکی هەیە یا لەکوێ لەدایک بووە جا من ئەوە لە وەختی خۆی لە کتێبی لە جوامێریەوە بەرەو جوامێری ئاماژەیەکم داوە بە حیزبێک کە من بە هیچ جۆرە سەر بۆ حیزبەش نیم وتومە ئاخرەوە حیزبە گوناهی چیە لە دوای ڕاپەڕین دروست بووە یا ئەو مناڵە گوناهی چییە لە دوای ڕاپەڕین دروست نەچوەتە شاغ ئێستا تۆ ئەو ئیمتیازی خەڵکیەگەدەی بە شاخ تەنانەت یەکێ لەو سەرنجانی کە بەردەوام وتومە بێتە خەوشی دیموکراسی ئەوەیە تۆ ئیمتیاز بدەیت بە پێشمەرگەی شاخ نەیدەی بە پێشمەرگەیە کە تازە لە شارایە ئەوەیە تۆ ئیمتیاز بدەیت بە کوڕی فڵان نەیدەی بە کوڕی فیسار جا من لێرەیە دەرفەتە خۆزمەوە باسەکە تۆز ئەوە ئەبەم بە نمونەی واقعی مجتەمەعەکەمان هەندێشت بیری خەڵگە خەمەوە چونکە هەتا ئێستا بەکاردێت بۆ نمونە ئێستا لەم بانگەشەیە لایەن هەیە من نزیکیشم بۆی ئەو لایەنە یعنی نزیکایەتیم هەیە بۆی کەچی سەیرەکەی کادرێکی هەیە ئەڵێ کوڕی فڵانە کەسی جاشیان کاندید کردووە بۆ نمونە کاکە گیان دیموکراسیەت و مافی مرۆڤ حەق ئەدا بۆ مرۆڤە باوکی هەرچیەکە ئەم شتێکی تر بێ تۆ نابێت لەسەر کەسێکی تر سزا بدەیت محاسبە بکەی دقیقی شەیە ولا تەزیر و وازر وزر ئۆخرا یعنی لە ڕوانگەی دینیشەوە ئەمە سەلمێنراوە کە تۆ نابێت سزای کەس بەسەر کەسێکی ترا بسەپێنی و هێنیکەیت لەبەرەوە بە بڕوای من هەتا ئێستا کۆمەڵگا بە شێوازێکی گشتی زۆر لایەنی مەسائلی مافی مرۆڤ کاڵین مرۆڤ کەوتە مافی مرۆڤ ئیترەوەی مرۆڤ باڵاترە لە هەر ناونیشانێک لە کۆمەلگای ئێمەدا ورد نەکراوەتەوە پەروەردە نەکراوە و نیزامەکەش نەهاتوە هاوکار بووە نێزامەکە تەنها ئەوەندە هاوکار بێ کە خۆی تایدا بە ئەبەدی و ئەزەلی بمێنێتەوە لە دەسەڵاتا بێ هەر کاتێک هەر شتێک بچێتە خزمەتی ئەوەی خۆی بەهێزکە ئەیهێنێ وەکو کاڵایەک لەسەر مجتەمع ساغیەکاتەوە هەر کاتێ ئەم شتە چەند خزمەتیش بکە بە کۆمەڵگاکە بزانێ ئەم ئەچێتە پەراوێزەوە ئیتر بە براگەورەی نامێنێتەوە دژی ئەوە سێتەوە لەو ماوەی کە ئەوە 30 ساڵ زیاترە ئێمە فەرمانڕەوایی خۆمانەکەین بەڵێ هیچ چوینەتە پێشەوە بەرە ئەو فەرهەنگە ڕۆشتوین هەنگاومان ناوە بە بڕوای من پاشەکشەی کردووە بە بڕوای من یعنی چۆن پاشەکشەی کردووە لەبەرەوەی کاتێک کە تۆ ئەگەر گەشەی بکردایە دەرەنجامی گەشەکردنی فەرهەنگی دیموکراسی مؤسساتی دیموکراسی گەشەی دەکرد چونکە تەحسیل حاصلە ئەبێ کاتێک کۆمەلگا گەشاکە لە ڕوانگەی فەرهەنگیەوە فەرهەنگی دیموکراسیەوە ئەبێ مؤسسەکانی دیموکراسی کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە لاواز بوون بەهێزمان بکردایە یعنی لە پێکهاتە و ساختار و شێوازی بەڕێوەبردنی هەرێمی کوردستانە ئێستا ئەبوایە مەسەلەن ئیدعای عام وەک جێشێک لە ئاماژە هەرە گرنگ و کاریگەرەکانی کۆمەلگای دیموکراسی
ئیدعای عام واتە مافی گشتی و داواکاری داواکاری گشتی بەڵێ ئەبوایە کە بە یەکێک لە پارێزەرانی مافی مرۆڤ وەک مرۆڤ بپارێزێ چونکە ئەچێتە خزمەتی گشتەوە گشتیش هەمومانی تایە ئەبوای کارابواە لە هەرێمی کوردستانە ئەوەی غایبە ئیدعای عامە. من بیرۆکەکەت لێرە پێ بڕم هیوادارم دوایی بچیتەوە سەر بابەتەکە دەڵام لەناو پایەکانی دیموکراسیە بابەتی ڕای ئازاد هەیە میدیای ئازاد هەیە حزبی سیاسی هەیە هەڵبژاردن هەیە ململانەی سیاسی هەیە ئەمانە هەمووی لە کوردستان هەن بەڕێز کاکسالە بۆچی ئێمە پاشەکشەمان کردووە ئێمە پاشەکشەمان کردووە لەبەرەوەی ئەمە دامبەشکاری کراون بەسەر هێزەکانی کە باڵادەستن لە ناوچەکەیە بەڵگەشمان چییە؟ بەڵگەمانەوەی ئەو هێزانی کە لەم سنوورە لە ڕووی سیاسی و ناوخۆیی و ئیقلیمیەوە لە خزمەت ئەو دەسەڵاتانین کە باڵادەستە ئازارە درێن زۆرترین ئازاریان بەرەکەوێ لە سنوورەکەی تریش کە ئێستاوا با بڵێن دوو جوگرافیامان هەیە لە هەرێمی کوردستانە لەو سنوورەی تریش ئەوەی کە دابش کراوە بەسەر سیاسەتی ناوچەی و ئیقلیمیە و هێزی باڵادەستی ناوچەکەیە کەمترین زیانی هەیە لەوێ ئەتوانێت زۆر باش ئیشەکانی خۆی بکە لەوێ ئازار نادرێ بەس لێرە ئازارە درێ لەبەرەوەی دابشکاریمان هەیە من وەک لە قسەکە ماوتم هەر کاتێ دیموکرات تەنها ئەو کاتە دیموکراسیە کە تۆ نابی بە مەترسی بۆی ئەو ئەمێنێتەوە لەگەڵ یا بەکار دێهێنێ بۆ ئامانجەکانی خۆی هەر کاتێت تۆ بووی بە ئەزانێ خەریکە گەورەیە بیگەشایەکەی ئیتر دیموکراسیت پاشەکشەیە کات سەرکوتەکری 1001 بیان و بۆ دروستەکرێ ئەکرێ من لە ئێستادا مادام لەگەڵ سیاسەتەکەما دەگونجێی لە خزمەتی منایی 1001 عیب و عارێ هەبێ چاوپۆشی لێکەم بەس لەو کاتەیە کە ئەزانم خەریکە تۆ ئیتر گەشایەکەی ئەبی بە مەترسی بۆ لاوازکردنی من نەک هەر هەد بێ عیبەشە بۆ تاشم بۆشە دروستەکەم سەرکوتی شەیەکەم ئەمە ناوترێت دیموکراسی ئێمە لە کۆمەلگای دیموکراسیا من جارێکتر ئەگەڕێمەوە سەر ئەو قسەی کە لە کتێبی لە جوامێری و بەرەو جوامێری کردومە کاتێک کە لە ساڵی 2004 مامجەلال باسی پرۆسەی پاکسازی و چاکسازی کرد ئەو کاتە لە دەستپێکی ئەوەیە بوو لە ناوێکێتیا هەوڵێک درا بۆ ڕیفۆرم ئیترەوە کێشمەکانی خۆتانەزانن ناوێکێتی بوو ئەو شتانە هەبوو مامجەلال ئیعلانی پرۆژەیەکی کرد بە ناوی پاکسازی و چاکسازی لە ناو قسەیەکیان دەڵێ ئەوانەی گەندەڵی بکەن دەشیان دەینە دادگا یعنی حیزب دەیانداتە دادگا من هەر ئەو کاتە لەناو ئاماژەم پێداوتومە ئەم قسەی مامجەلال ئەوەشی لە پشتەوەی ئەگەر نەشمانەوێ نایدەینە دادگا لەویا دەڵێم ئەبێت دادگا خۆی ئەو دەسەڵاتی هەبێ خەڵک بداتە دادگا خەڵک بدات نەک کەسێکی لاگەر من بیدەمە دادگا جا بدرێتە دادگا بدادگای یا بڵێم نامی دەرە دادگا وە فێڵن بە دەرەنجام بینیمان ئەوەی کە تا ئێستا بە درێژایی مێژوو لە ناو پرۆسەی چاکسازی و مەسەلەی دیموکراسیەت و ئەم شتانە هاتووە کە سەروەری یاسایشیشیانە کە دادگا لە دەرەوەی هەیمەنەی ئەشخاص و ئەحزابا بێ لە کوردستان نیمانەوە بەم تازە کێش زۆرترین قسەیەک لەسەر سەروەر نەبوونی دادگاکان لە زاری خودی سەرکردەکانی حزبەکانەوە کراوە لە زۆنی جیاواز باشە کاک سەلار زۆر جار ئێمە باز لە چەمکێکەکەین کە لە ڕۆژئاواوە بۆ ئێمە هاتووە کاتێککە وەکو جەنابە دیێسە باست کرد کە ئەم پرسیارە ڕوبەڕووی بەرپرسانەکەینەوە وەکو ڕۆژنامەنووس ئەو پرسیارانیان ڕوبەڕووە بێتەوە یاوەکو هاوڵاتی پرسیارێکی ڕوبەڕوە بێتەوە ئاڵێن کاکە ئەوە لە ئەوروپا بە سەدان ساڵ گەشتون بەو چەمکە و بەو دۆخە و بەوانە ئەبێ ئێمەش سەدان ساڵ چاوەڕێ بکەین تا ئێمەش وەکو ئەوروپا پێ ئەگەین بە دیموکراسی نەخێر من باوەڕم بەوە نییە مۆبایل کاتێ بەرهەمێنراوە ئەکرێ بڵین بە دەیان ساڵ بەم قۆناغە گەشتووە تا گەشتووەت مۆبایلی زیرەک بەڵام زۆر بە خێرایی دێتە لای ئێمە مناڵێکی بچکۆلانەی 4-5 ساڵ زۆر بە خێرایی بە ئەزمموی خۆی بەبێ مامۆستاش خۆی پێگەێنێ چونکە ئشتیاقی هەیە بۆی ئێمە سەرکردەکانی ئێمە سیاسیەکانی ئێمە لە ناو خۆیان ناختووکەی دیموکراسیان نییە ختووکەی بۆچی نیانە چون من لە ترسی لە دەستدانی دەسەڵاتیان هەیە بەڵ ئەوە بەشێکی کاریگەرە یەکێک لە بابەتەکانی ئەوەیە کە تۆ بتانی خۆت لە دەرەوەی دەسەڵات ببینی خۆت بە ئەبەدی و ئەزەلی نەبینی جا منەوە بە کورتی وتم کاتێک کە ئینسان پەروەردە کرا بە مەفاهیمی دیموکراسی و پەروەردە ئامادەیە کە بزانێت دوای ئەوەنە 4 ساڵی تر بۆ نمونە ئەو لە حکم و دەسەڵاتانیە دوای 4 ساڵی تر بەڵام ئەمان دێن هەموو ئەو ڕێکارە نادات پەروەرانە ئەگەر نەبەر کە دیموکراسیەت کە مافی مرۆڤ کە سەرمایەی گشتی
ڕێگەی پێنادا مەبادیەکانی سەر پارێزگاریکردن لە سەرمایە گشتی ڕێگەی پێنادا هەمووی خاتە خزمەتەوە بۆی خۆی ئەبدی وەزەلی جارێک تر وەکو دەسەڵات بمێنێتەوە. من ئەڵێم هەر وڵاتێک ئەوە یەکێک لە تێڕوانینەکانمە هەر وڵاتێک سۆشیاڵی تیانە بوو. سۆشیال بەمانە ڕاستەقینەکەی یعنی دەستەبەری کۆمەڵایەتی بژێوی ئینسانەکان کە زامن ئەکرێ بەبێ بیرکردنەوە لە ئینتیمایان تایە نەبوو هەرگیز چاوەڕوانی دیموکراسیت لە وڵاتەمەکە هەرگیز یعنی ئەمریکایەک ئێستا چۆن کاک سالار من تێنەگەشت یعنی چۆن یعنی من مەجبور بم لەبەر بژێوی ئینتیما بۆ تۆ دروستکەم اینجا بژێویەکەم دابینکەیت بەڵام من پرسیارێ لە بەڕێستانەکەم کاتێک کە چەند ساڵ لەمەوبەر هەرێمی کوردستان بە گەشەی هەندێک مەفاهیمی دیموکراسیا چوو و هەندێک کەسایەتی سیاسیمان هەبوو لە حکومڕانیە هەوڵیان ئەدا خوێنکار کاتێک تەخەڕوجەکە پارەی بنێ بەبێ ئەوەی داوای ئینتیمایی حزبی لێ بکەن خوێنکار کاتێک تەخەڕوجەکە بینێرن بۆ وڵاتان بەبێ ئەوەی داوای ئینتیمایی حزبی لێ بکەن ئەو کاتە گەنجەکان هەستیان بە ئازادی ئەکرد و دەنگیان دلێرتر بوو یا هەستیان بە ئینتیمای نیشتیمانیە و هەستی شەکر یا دەنگیشان دلێرتر بوو یا ئێستا لە کاتێکا ئێستا مافەکانت ئەخورێ هەموو ئەو ئیمتیازانی ئەوسا نەماوە ئێستا خەڵک دەنگی دلێرەیە ئەو کاتە بۆچی چونکە ئێستا ناچار دەکری بۆ ئەوەی پارویە نانت بنێ دەمت داخی بەس ئەو کاتە بۆ دەمکردنەوە ناچار نەئەکرایت بۆیە خەڵک مەسەن هەندێک کە زەڵێ کاکە خۆ ئەو کاتێک کە مزاهرەکان لە سلێمانی کرا بۆ نمونە با مزاهرەکانی حەڤەی شوبات وەک نمونە وەرگرین ئەڵێ خەڵک لە عیش و نوێشێکی زۆرا بوو بۆ نمونە وا دەڵێن من دەڵێم بەڵێ بەڵام خەڵک لە ڕێی سیستەمەکە خۆیەوە لە ڕێی ئەو کەسایەتە سیاسیانی ئەو کاتەکە لە حکما بوون هەوڵە درا ئەو ئازادیە بڕەخسێنرێ کە خەڵک بتوانێت سەرباری باشی بۆ ژیانێکی باشتر هەوڵبدا بۆ ژیانێکی باشتر خۆ گەشەی دیموکراسی ینی ئەوە ینی ئەوەی کە تۆ ئەوەی ئەمڕۆ هەتە باشتریکەیت بە دوای ڕەفاهیەت بگەڕی بەڵام ئەمان ئەوە پێڕەوا نابینن و مادام من ئەمەم بۆ کردووی تۆ چۆن دژمەوەسیتەوە ئەگەر دژمەوەسیتەوە تۆ نمەگنە ناسی من تۆ ئەکوژم تۆ ئەسڵەن حەقی کوشتنت هەیە ئەمەی کە ئێستا پێوترێ ببورن لەوەی کە یەکێک هەڵگری ئەم ناوە بێ ئەمەی کە ئێستا پێوترێ بندیوار سۆشیال نییە نەخێر لەبەرەوەی سۆشیال کەرامەتت ئەپارێزرێ اینجا پێدەدات یعنی بۆ پارێزگاریکردن لە کەرامەت پێدەدا بەڵام بندیوار بۆ شکاندنی کەرامەت و ڕێکارێکی شکاندنی کەرامەتە ئەدرێ بە ئینسان سۆشیال نییە ڕاستە پێویستیە بۆ ژیانی ئینسان بەڵام بە شێوازێکی دادپەروەرانە نادرێ سۆشیال بەبێ لە بەرچاوگرتنی جۆری بیرکردنەوە بەبێ چپە بە هەموو کەس ڕەوا بینرێ هەر شتێک بە تایتڵێکی گەورە وترا بنەمایەکی قانونی و دادپەروەرانەی هەبوو واتە لە پێشدا بنەمایەکی دادپەروەرانەی هەبوو اینجا کرا بە قانون ئەوە ئەچێتە خزمەتی کەرامەتی ئینسانەوە بەڵام هەر شتێک بنەمایەکی دادپەروەرانەی نەبوو و نەشکرا بە قانون بۆ هەمووان وەکو یەک بتوانن سوودی لێوەرگرن ناچێتە خانەی کەرامەت پارێزی ئینسانەوە بۆ نمونە وەکو ئەوە وایە وەڵا یاسایەکمان دەرکردووە هەر کەس تەمەنی گەشتە ئەوەنە بچێتە مەکتەبەوە بەڵام تۆ بڵیت جگە لە کوڕی فلانە کەس شخص لەبەر ئینتیما شخصیەکە بەڵام تۆ بڵێ لەبەرەوەی تەمەنی وایە قەیچێکات چونکە سبێنێ کوڕی هەژارێکی شارە و تەمەنی بەسەرات تەحەکومە بێ ینی جیاکاریەک دروست نابێت لەبەرەوەی هەژارە لەبەرەوەی کوڕی فلانە لەبەرەوەی کوڕی فیسا جیاکاری بە شەرتە جیاکاری نەبێ هەموو بندیوارەکان بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێی وەلا و نامە شخصیەکانەوە بۆیان دروست کراوە بۆ نمونە بە شخصی بە من وتراوە سالار فەتاح لەبەر ئەوەی تۆ وەختی خۆی خزمەتی حزبیت کردووە وەرە با ئەوە بۆ بکەین وتومە من نامەوێت لەبەرەوەی ئەگەر قەرارە من مانگانەیەکی خانەنشینیە بێ یاسایەکمانەیە خانەنشینە 15 ساڵ خزمەتت بێ خانەنشین دەکری ئەوە نەوتراوە کوڕی فیسار بێ یا خزمەتی فلان حزبی یا فلان لایەنی کرد بێ بە بڕوای من ئەوەی کە جەنابە دەپرسی هەر ڕەبتە بێتەوە بە بابەتگەلێکی تریشەوە من جارێکی تریژ ئەمە بیری خەڵگەێنمەوە بتومە هەر کاتێک ئەم نمونەیە زۆر لەسەریەوەسم چونکە خەڵک بەخۆی نازانێت چەند لە خزمەتی نادیموکراسیەتایە هەر کاتێک کە ئێمە وتمان لەبەرەوەی کوڕی فڵانە نابێ ئیمتیازی پێ بدەی نابێ دەرفەتی پێ بدەی باوکی جاش بووە باوکی داعش بووە باوکی ئەمە بووە ئەم کەسە خۆی هیچ تاوانێکی نییە تۆ نەتهێش فرسەتت پێ نەدا ئەوە ڕەوایەتی ئەدەی بەکێ ڕەوایەتی ئەدەی بەوەی بەڵێ وەڵا کوڕی مامجەلالە کوڕی کاک مەسعودە کوڕی کاک فیسارە بە ئیمتیازی بەمێ خۆ خەڵک لەم دووشتە ناڕازیە لەوە ناڕازیە کوڕی فیسار ئیمتیاز وەرگێ بەڵام لەم لاشەوە دێ ئەڵێ کوڕی فیسارە نابێ
خۆی کاندیدکە کوڕی فیسارە نابێ ئیمتیازی پێ بدرێ هیچ ئینسانێک نابێ ئیمتیازی پێ بدرێ لەبەرەوەی کوڕی فیسار کەسە لە ڕووی یاساییەوە ئێمە جیاکاریمان هەیە زۆرمان هەیە لە ڕووی لەبەرچی لەبەرەوەی ئەو یاسایی کە ئەمڕۆ ساریە بۆ فلانە کەس بە ئاسانی جێبەجێکرێ بەڵام بۆ جەنابەت یاساکە پشتگیری تەکا بۆت ناکەن من قسەی ئوستازێکی خۆمێنمەوە بیر کە تا ئەو کاتەی ئەو قسەی نەکرد تا ئەو کاتەی ئەو قسەی نەکرد بوو نەمزانی بوو ئەم کۆمەڵگایە بێ وای ئیشی بۆ بکەی ڕۆژێکیان لە زانکۆ وتی ئێمە لە کۆمەڵگایەکە دەژین بۆ مافەکانی خۆ ئەبێ واستە بکەی بۆ مافی خۆت ئەبێ واستە بکەی لە کاتێکا ماف واستەی بۆ چییە بە شێوازی جۆرا و جۆر وا دەکەن مافەکەی خۆ بەدەست نێنی بۆ ئەوەی مەجبور بی بچیتەوە ناو مەقەڕاتی حزبیان ئینتیمای شخصی بەرپرسە حزبیەکان بکەی چجا لە ڕووی معنەویە و بۆ حزبەکە چجا ئەو کەسە ئیسیفادەی ترێ لێ بکە لە ڕووی مادیەوە کاک سالار هاوشێوەی چەمکە دیموکراسیەکە چۆن لە لای خۆمان جۆرێک لە جۆرەکان ناشرین کراوە چەمکە حزبیەکەش یا کارکردن لە ناو حزبیشا بە هەمان شێوە ناشرین نەکراوە بەڵێ بێگومان لە کاتێکا حزب ئامرازە حزب ئامرازە هەر کاتێک تۆ ئامرازێک بەکارهێنی لە پێناو گەیشتن بە ئامانجێکە خزمەتێکی گشتیەکات یا خزمەتێکی شخصیشەکە ئەگەر خودی ئامرازەکە گشتی نەبێ چونکە مرۆڤ نابێ ئامرازی گشتی بەکاربێنێ بۆ قازانجی شخصی بەڵام ئامرازی کەسی خۆت بۆ قازانی شخصی خۆت بەکاربێنەوە ئۆتۆمبیلەکەت چونکە ئەو ئامرازێکە هی هەمووان نییە هی شخصی خۆتە بەڵام هەموو ئەو شتانەی شتی گشتین نابێ بە کەسی بەکاریان بێنی چکە چێتە خانی گەندەڵیەوە و وەک چۆن ئێمە دیموکراسیەتمان لە کۆمەلگاکەمانە شێواندووە لە خەڵک چەمکی گەندەڵیشمان شێواندووە زۆر خەڵک بابەتێکی گەندەڵی نییە ئەڵێ گەندەڵی لە کاتێکا گەندەڵی تەنها ئەو کاتانە ڕوئەدات کە تۆ پۆستێکە مەکانەتێکی گشتی بەکارهێنی بۆ کەسی خۆش ئەجینا بابەتەکە کورتترین پێناسی گەندەڵی ئەوە کورتترین پێناسەیەتی ئیتر لەوە زیاترمان نییە ئەو پێناسەیەکی معتەبەری جیهانیە بەڵێ جا ئێمە زۆرێک لە شتەکانمان شێواوە دیموکراسێتیشمان شێوانوە ئێستا خەڵکێکی زۆر وا ئەزانێت دیموکراسیەت خراپە ئێوە من ناوی ئۆتۆمبیلێک هێنا لە پێشە ئێستاش ناوی ئۆتۆمبیلێکی تر هێنم ببورن داوای لێبوردنەکەم لەو کەسانی ئۆتۆمبیلانەیان پێەیە بۆ نمونە بە خاتر بگرم نەیڵێم غەدریان لێ بکەم ئۆتۆمبیلێک هەیە بەدەست گەنجەوەیە گەنج زۆر حەزی لێەکە ئەو شێوازی بەکارهێنانە هەڵەیی کە گەنج بەکاری هێناوە سمعەی ئیجتیماعی ئەو ئۆتۆمبیلە لە مجتەمەعانیە سمعەی نییە ئۆتۆمبیلە ئینسان نییە کەچی سمعی کۆمەڵایەتی نییە بۆچی چونکە خراپ بەکارهێنراوە هەموو شتەکانی تر ئەگەر خراپ بەکاریان بێنین سمعی کۆمەڵایەتی لە دەسەدەن واتە قبولی ئیجتیماعی کە من ئەڵێم سمعی کۆمەڵایەتی ینی پەسەندکردنی کۆمەڵایەتی لە دەسەدەن لە لای کۆمەلگاوە ئەبنە بابەتێکی بێزرا و ئیتر تۆ ئەگەر ئەوەشە پێبێ تۆش ناشیری نەبیت وەک ئەو مرۆڤانی کە لە ناو حیزبایەتیا کاریان کردووە لەبەروی خراپ کاریان کردووە ئێستا هەندێک حزب هەیە لە ناوی ئەندامبی شوورەیە لە کاتێکا کەس هەیە لە حزبێکایە کە لای زۆرێک لە خەڵک ناشرینە بەڵام ئەم کەسە خۆی لە ئەسڵا نیەتێکی زۆر باشیشی باش کاک سالار ئەتوانین بڵین یاخود ئەتوانین جیهان دابشکەین بەسەر ئەو وڵاتانی دیموکراسین لەگەڵ ئەو وڵاتانی نادیموکراسین ئەو وڵاتانی دیموکراسین ژیانتیا خۆش و ڕەفاهە ئەو وڵاتانی کە نادیموکراسین ژیانتیا دۆزەخە من ئاوا ڕوونی جیای ناکەمەوە حەزەکەم قسەیەشی ساڵی 2005 دوای پرۆسی ئازادی عێراق لە زانکۆ پرۆفیسۆرێکی ئابووری ئەمریکی هاتبوو لە زانکۆ محازەرەیەکیە ئێمە چەند گروپێک چووینە محازەرەکەی و دانیشتین ئەو کاتە هات لە ڕووی اقتصادیەوە باسی کرد گەشەی ئەو وڵاتانی کە پەیوەندیان لەگەڵ ئەمریکای هەیە ئەو وا باسیە کرد گەشەی ئەو وڵاتانی بۆ نمونەی شێنایەوە بۆ کۆریای شیمالی و کۆریای جنوبی هەردوو کۆریاکی خستە ڕوو لە قەمەرسەناعیەوە گیرابوو لە مانگی دەستکردەوە کۆریایی شیمالی کۆریایەکی تاریک ئاوا پیشانیدا کۆریای جنوبیش کۆریایەکی ڕوون گەشە کردو لە ڕووی ئابووری ئەمانەوە بە ئیزا منیش لەوێ هەسامەوە قسەیەکم کرد وتم ئەگەر مانگێکی دەستکردی سەردەمی باسیش بەهاتایە ئاوام قسەکەم کرد لە تەسویری عێراقی بکردایە بەغدایەکی درەوشاوە لە ڕووی بینا و باڵەخانە و شەقام و ئەو شتانەوە بەڵام ئامێرێک لەسەر دڵی هاونیشتیمانیەکان نەبوو بزانن چەند بە دڵنیایەوە ڕۆژ دەکەنەوە لەسەر کۆی هاونیشتیمانیەکان بزانن ئایا ترسیان لەوەش هەیە خەو ببینن خەوەکەیشیان چونکە ئەو کاتەوە نوکتەیە هەبوو سەدامی ویست بزانێ خەوەکانیشە چییە
ئێمە تەنهای لایەنی مادی ناکەینە پێوەەر بۆ مەسەلی گەشەی دیموکراسی چونکە دیموکراسی خۆی چەمچێکی ڕەمزیە بەڵام لە پەنایە یەک دنیا دەستکەوتی مادی دەڕژێنێتە ناو کۆمەلگاکەوە لە پەنای گەشەی دیموکراسیە گەشەی ڕەمزیشەیە دەکرێت کۆمەلگایەک هەژار بێ بەس دیموکراسی بێ یعنی لە ڕووی ڕەفاهیەتەوە لە ڕووی اقتصادە بەڵام بۆچی چونکە دادپەروەرانە ئەوەی هەیەی دابەشێکا بەسەر کۆمەڵگاکەیە دانیشتوانە دەکرێت خێزانێک با بچووکیکەینەوە بۆ خێزانێک دەکرێت خێزانێک داهاتی مانگانەکەی 500,000 بێ حوسەر خێزان بن بەڵام خێزانێک دیموکراسیانە مامەڵە دەکەن ڕێز لە بیرروڕای یەکتر دەگرن تەدەخولی ژیانە کەسیەکان و خەونە کەسیەکانی یەکتری ناکەن بەڵام خێزانێکی تر لەو لاوە داهاتەکەی 10 ملیۆن بێ مانگانە بەڵام لە ڕووی ساهرە مادیەکەەوە بەکاربەریەوە بڵێن جلی جوان لەبەرەکەن نازانم چی لەبەرەکەن خەرجیان زۆرە بەڵام لە ڕووی دیموکراسیەوە نەنگ بێ ئازادیان نەبێ لەنگ بێ ڕێز لە یەکتر نەگرن هەڵشاخانی زۆر زۆریان هەبێت تا ئاستی بە یەکدا کێشان من هەڵشاخانەکانی ژواتە مناقەشەکانیش ڕێز لێگرم بە دیموکراسیتی دەزانم بەڵام گەشت ئەوەی لە یەکتری بن ئیتر دیموکراسی لە کۆتایی هاتووە بەڕاستیەکینا زۆر زۆراسە گەشتە ئەوەی دەستەواژەیەک بەرامبەر ئەوی تر بەکار بێنی ئیتر دیموکراسیت دەستەواژەکە لە ڕووی سیگما بێ بۆ بەرامبەرەکە ئیتر دیموکراسیت لەوێ کۆتایی هاتووە ڕێزگرتن لە ئینسان شکە من لە قسەیەکا وتم ڕێز لە کەرامەتی ئینسانەکە بێ بگرێ ئینسان وەک ئینسان ڕێز لێ گیرا بێ مەساگەر پێی بڵێ تۆ هەر ئەوەیت عیبارەتەکە ناشیرین بێ ئیتر ئەوە مەترسیە بەڕاستی کاک سالار ئەتوانین بڵێن دیموکراسی بۆ وڵاتی خۆمان دەرمانە بۆ دەردەکان بە دڵنیایەوە نەک بۆ وڵاتی خۆمان هەتا ئەو ڕۆژەی مرۆڤ لە ژیانایە پێویستی بەوە هەیە پێویستی هەیە یعنی ئەمە وەک پێویستی وەک چۆن پێویستی بە هەوا هەیە وەک چۆن پێویستی بە ئاو هەیە من نایخەمە هینەوە نایخەمە بناغی پێداویستە ئەساسیەکانی وەگاوە بەڵام وەک چۆن پێویست بەوەی پێویست بە دیموکراسیت هەیە چونکە هەر سەیری مێژووی پێغەمبەران بکە یەکەمین جار کە پێغەمبەرێک وەک ڕێز لێگیراوێک کە ئێستا باوەڕی پێهێنراوە نەک ئەو کاتی کە دەرکەوتووە من باسی ئەو کاتە ناکەم ئەو کاتە ئێستا گرنگ نییە ئەو کاتی کە دەرەکەوێ جیاواز لە تێگەیشتنی گشتی باوی کۆمەلگاکەی قسەی کردووە بێڕێزی بەرامبەر کراوە مەترسی بۆ دروست کراوە لە کاتێکا ئەو وەک ڕەحمەتە العالەمین ئێستا ئەناسرێ و خەڵکێکیش باوەڕی پێکە وەک چۆن زانایەک لە سەردەمی خۆیان هاتووە نەزەریەیە کەشفەکە واتە بابەتێک کەشفەکە دوایی ئەبێتە زانست گریمانەیەک دوجارە بێ بە نەزەریە دوجارە بێتە زانستێک و عام باوەڕی پێێنێ بەڵام ژار خوار دەکرێت لە بەرەوەی خاوەنی ئەو تێڕوانینێ لە ڕوانگەی زانستیەوە چونکە پێچەوانی تێگەیشتنی گشتی چونکە پێچەوانی تێگەشتنی گشتی کۆمەلگایە کەچی ئەم دوجار دێ ڕزگاریان دەکات ئەم دەبێتە خێر بۆ کۆمەلگاکەش بەڵام دەیکوژن وەک چۆن هەزاران مرۆڤ لە سەردەمی خۆیانە خەباتیان کردو بۆ ڕزگاری ئینسانەکان خودی ئەو ئینسانانەی کە ئەمان لە پێناویانە خەباتیان کردو ئەوان بەردیان تێگرتوون جا من ئەوە زۆر جار لە چیرۆکەکەی سینوهەیە لە ڕۆمانی سینوهەیە ئەم بابەتە ئەجێڕمەوە هیوادارم ئەوانەی کە سینوهەیان خوێندوێتەوە ئەمەیان لە بیر بێ وانەشی نەیان خوێندوێتەوە سینوهە بخوێننەوە چونکە خزمەتێکی گەورە بە گەشەی زیهنی و ئەزمموی مرۆڤ دەکات کاتێک کە سینوهە و کاپتا کەشفی ئەوە دەکەن ئەمان نظامێک هەیە نظامێکی ئاینیە لەژێر ناونیشانی ئاینیە خەڵک دەخەڵەتێنێ ساڵانە کچەکانیان لەو ڕۆژەدا دەکەنە قوربانی سینوهە و کاپتا کەشفی حەقیقەتەکە دەکەن کە ئەسڵەن ئەم کچە بۆ لای خوا ناچێ ئەوان واتێ گەیشتون کە ئەمە بۆ لای خواچێ لای خواوەندە خۆشە بۆ لە ئەشکەوتەکەی تر ناگەڕێتەوە ئەمان کەشفیەکەن لە دوای ئەوەیە چێتە ئەشکەوتەکە و دوای کۆمەڵی ڕوودا و سوء ئیستیفادە لێکردنی ئەی کوژەنەی تر دەرخواردی ئەژدیهایەکی دەدەن ئەڵێ با ئەم کاپیتا بە سینوهە دەڵێ با ئەم ڕاستیە کەشفکەین بۆ ئەو خێزانانە کە هاتوون لەم ئاهەنگی کچانەیانە بەشداریەکەن ئەڵێ گەرچی سینوهاڵێ گەرچی ئێمە ئەم ڕاستیە بۆ ڕزگاری مناڵەکانی ئەوان کەشفەکەین بەس ئەو خەڵکە خەڵەتێنراوە خۆی دەمان کوژێ واتە بڕوا ناکەن یەکێ لەو بنەما یەکێ لەو دەرمانە هەرەسەرێکیانە بۆ گەشەی کۆمەلگا بۆ ئەوەی تۆیە کە ئێستا منێک کە ئێستا ئەگەر خەڵەتێن رابم ئەوەیە من دەنجێکی تر هەبێ ئەو دەنگە ڕێی لێ نەگیرە وریام کاتەوە با ئاگام بێنێتەوە باش ئەگەر ئێمە لە ڕووی دەرمانەوە بڵین سەرەتا کاتێک کە زانستی نوێ بۆ دەرمان و چارەسەر هات کیمیاگەری
هەر زانستی دەرمانی پزیشکی نوێ مۆدێرن هات خەڵکێک دژی وەستاوەتەوە چونکە ئەو هەر ڕاهاتوە لەسەر زانستە کۆنە تەقلیدیەکە دژی ئەو زانستانە بوون سەرەتا کە قوتابخانە هات خەڵک دژی وەستایەوە لە کاتێکا خەڵک ئێستا پێی ناخۆشە مناڵەکەی ناچێتە قوتابخانە بۆیە دیموکراسیەت زامنی زۆر حەقایقمان بۆ ئەکات کە ئێشتا ئێمە پێمان نەگەیشتووە لە ڕێی دیموکراسیەتەوە ئەتوانین بەدەستی بێن کاک سالار نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە هەندێک لە وڵاتانی کەندا و سیستەمتیا دیموکراسی نییە و خۆشی شەژین ئەگەر خۆش گوزەرانیەکەمان تەنها لە ڕوانگەی مادیەوە بێ نوقسانە ئەو خۆش گوزەرانیان ئەمە یەک دوو وڵاتانی کەندا و وڵات گەلێکن دەرفەتی ڕەفاهیەتیان لە دەرەوەی وڵاتی خۆیان بۆ ڕەخساوە ئەوان شوێن و زێدی خۆیان وەک ناوچەیەشی نۆستالژی سیرەکان وەک مەزدەرێکی تاریخی بۆ خۆیان و اقتصاد سیرەکەن بەڵام هەچی بابەتە ڕەفاهیەکانی خۆیان لە دەرەوەی وڵاتەکەی خۆیان پێڕەوەکەن بەمە تەنفیسی دیموکراسی دەکەن بەم شێوازە ئەمە خاڵێکی تریشی کۆمەلگا دەکرێت ئاوەزی ئینسانەکان دیاری ئەوە بک کە چ شتێک ئازاری پێدا و چ شتێ ئازاری پێنەدا دیموکراسیەت ئەو مافە ئەدا بە ئێمە کە ئەوان چ شێوازێ ژیان بۆ خۆیان هەڵەبژێرن ئێمە کارمان پێی نەبێ بەمەرجێ قەناعەتی خۆیان بۆ ئەو شێوازە ژیانە هەبێ بەڵام ئەگەر بە ناچاری بێدەنگ کرابن ئەو شێوازە دیموکراسیەت لەویان نییە بەڵام ڕەفاهەتیش نییە گرەیەکە لە دڵی خۆیە وەکو ئەو مرۆڤەی دەسەڵاتی نییە لە بەرامبەر مردنی کەسێکە وەک ئەو مرۆڤەی دەسەڵاتی نییە لە بەرامبەر بڕینەوەی دەستیا بەڵام لەگەڵی شاژی پێی باشترە بژی تا بمرێ یعنی ئەگەر ئینسانێک پێی بڵێن تۆ دەستت ئەبرینەوە یا بمری ئەڵێ وڵا کاکە دەستم ببڕنەوە لەگەڵی شادوایی ئەژی پێشەکەنێ بەڵام ئەم مرۆڤە دچێتە بازار کاسپیشەکە پارش پێیاکە بەڵام هەر نوقسانیەکی هەیە زۆر جار دەستی ئەخورێ و ناتوانێت بیخورێنێ هەمیشە من ئەوە دەڵێم دیموکراسیەت ئازادی بە هەمومانەکانیەوە کە مرۆڤ پەیڕەوی لێ دەکات بۆ ژیانی کەسی خۆی ئەگەر ڕێگریەکە تیا هەبێ وەک ئەوەیە کە حەزەکەی دەسێ بخورێنی و ناشتوانی بیخورێن ئەوە سیستمی دیموکراسی بوو کە غەزەی والێ کرد نەخێر ئەو سیستەمی دیموکراسی نەبوو ئەو دیکتاتۆریەتە بیان و گرەیە کە بە درێژایی تاریخ لە دوو ناوچەیە لە دوو تەفەکورە ڕیشەی تاریخی هەیە لە پێش ئەوەی با ئاوا بڵین بەشێک لەو جوولەکانە ئەو باوەڕیان هەبێ و بچێتە خزمەتی نێزامێکی تریشەوە کە نێزامی سەرمایەداری جیهانی و مەساڵح و فراوانخوازیە لە لای کۆمەلگای ئیسلامیش کۆمەلگای مسلمان لە لای بەشێکی ئەوانیش نەک زۆرینەیەک نەک هەمووی باوا بڵین ڕقێکی پیرۆز هەیە بەرامبەر ئەوان کە ناویان ناو ڕقێکی پیرۆز وەک وەزیفەیەکی ئاینیش سەیریەکەین ئێمە ئشکالیتەوەیە کە پێوترێ جوولەکە بەڵێ لە بەرامبەر یەکترا هەیەە لە بەرەوەی پێشداوەریەکی پێشوەخت هەیە بەرامبەر ئەوان لە کاتێکا ئێمە بینین هەزاران جوولەکە هەیە فرمێسک بۆ خەزا ڕێژێت من دڵنیام لەم قسەیەکە دەیکەم هەزاران جوولەکە کە جوولەکە بوون بەڵام ئەو جوولەکانە نین کە لەسەر بنەمای ڕقێکی مێژووی بەرامبەر بە عەرەب بێ یا بەرامبەر بەوەی کە ئەوانەی کە ئەمالقی پێڵین ئەمالق من لە وتاروشتا ئاماژەم پێیاوە ڕقێک هەیە لە ناخود ئاگا و لە لاشعوری جوولەکەیە بەرامبەر بە ئەمالق کە عەرەبەکانیش بەشێکن لەوە ئەمالقانەی باسەکرێن وەک چۆن ڕقێک هەیە لە لاشعوری بەشێک لە کووردا بەرامبەر بە عەرەب وەک چۆن ڕقێک هەیە لە لاشعوری عەرەبە بەرامبەر بە بەشێک لە کورد یا بەرامبەر بە کورد لەبەر هەر هۆکارێک هەیە کە ئێستا دەرفەتی وردەکاری نییە ئەم ڕقە پێشوەختە مێژوەیە دەیهێنەوە لە ئێستادا ئەماگرە خوڵقێنێ ئەجینا لە ئەسڵدا دیموکراسیەت هیچ کاتێک ڕێگری لەوە ناکات تۆ خانۆکە بفرۆشی بە شەرتێ ناچار نەبی ئەی فرۆشی بە هەر کەسێکی فرۆشی ئەی فرۆشی هەروەها دیموکراسیەتیش هیچ کاتێک لە هەر کوێ دانیشی واتە زەوی ئەو زەویەی کە ئێستا هەتە ئەو ماڵی کە ئێستا منتیایە ئەو دێی کە ئێستا من بەجێم هێشتۆتیایە ناژیم هی باو باپیرانم بووە ئەگەر من سبێنێ بەویست و خەیاڵی خۆم ئەو زەوی بفرۆشم هەر کەسەی کرێ ئازادم لەوای فرۆشم ناکرێ ئێمە لەبەر من لە بیدایەتی قسەکانەوە وت مرۆڤ وەک مرۆڤ نابێ من بیرکەم ئەم مرۆڤە لەبەرەوەی جوولەکەیە ئەم مرۆڤە لەبەرەوەی یەهودیە ئەم مرۆڤە لەبەرەوەی موسڵمانە ئەم مرۆڤە لەبەرەوەی لە هەر کۆمەڵگایەکە ئەم خەیاڵدانە هەبوو لە بەرامبەر ئینسانێکا دانیشتی ئەگەر هاتوو کە قسە و لەگەڵا کرد خەیاڵە ڕۆژ بۆی لەبەرەوەی عەرەبە ڕێزی زیاتر لێبگری یا لەبەرەوەی عەرەبە ڕێزی لێنەگری لەبەرەوەی کوردە ڕێزی زیاتر لێبگری
ئەمە ئیتر بزانن لەوێ دیموکراسیت غیابی هەیە وەک خەلەلەکە دروست بووە لەبەرچی لەبەرەوەی لە ئاسڵدا دیموکراسیت مانای نییە گەر مرۆڤ وەک مرۆڤ ڕێز لێ گیراو نەبێت. کاک سالار زۆر کاتم لێگرت من نەکرێت دێڕێخیرم بڵێم باڵێ دێڕێخیریشمەوەیە کە باسی غەزەکەی بیرمان نەچێ لە کۆمەڵگا ئەوروپیەکانە کە ئەنزیمە دیموکراسیەکان حکمیان دەکەن زۆرترین داکۆشی و پشتیوانی لە شەقامەکانە لە خەڵکی غەزەکرا لە کاتێکە ئەو خەڵکە من دەزانم بەشێکی مسلمانە لەوێ بەڵام بەشێکی هەر مسلمان نییە بەڵام پشتگیری خەڵکی غەزەی کردو. منیش پرسیارێکم لەبیر چوو هەرویستم لە سەرەتا باسی بکەم جلی کوردی و دیموکراسیە کرێ بە یەکەوە بن ئەی چۆن نابێ یەکێک لە بنەماکانی ئەوەی ئازادی پۆشینە ئازادی خواردنە چ زۆرێکی حەز ئەو شتە کەسیانەی خۆتە بە شۆرتێکیشەوە باتمایەت دیموکراسی دەیکات بەڵام زانست پێمان دەڵێ چونکە لە ناو دیموکراسی تا زانستیش گەشە ئاکات ئەوە هەر دیموکراسیەتە دەرفەت دەدا بە زانست پێمان بڵێ لە پەیوەندیکردنە تۆ ئەبێ حسابی سەلیقەی بەرامبەریش بکەیت بەڵام تۆ ئەگەر حسابی بۆ ناکی ئازادیشی خەڵک چۆن سەیرە دەکاوەشە تۆ دوایی ئەبێ بازەکەم کاک سالار سپاس بۆ سەرنجەکانە سپاس بژیت هیوای تەمەندرێژیت بووە خوازم هیوادارم لەسەر توێژینەوە و ڕوونکردنەوەکانت بەردەوام بی هیچ مەجالێکی تری یەک قسە هەیە نەماوە ئەزانی یەکێ لە گرفتەکانی زەهنیەتی کۆمەڵگا و ئەو شێوازە پەروەردە هەڵەیەی کە لە میدیاکانەوە دەکرا ئێمە دووچاری تێکشکانی کەسێتی هاتوین واتە کۆمەڵگای کوردی کە ئەمە بۆ خۆی بابەتێکی گرنگی میدیایە قسەی لەسەرکەی هیوادارم ڕۆژێ قسەی لەسەرکەی تێکشکانی کەسێتی چۆن لە میدیای کوردیەوە دەستی پێکردووە و چۆن نەتوانین ڕزگاریکەین. زۆر سپاس کاک سالار. بینەرانی خۆشەویست گفتوگویەکی من خۆم زۆر ئاسوودە بووم بە گفتوگۆکردن لەگەڵ کاک سالار هیوادارم ئێوەش تااقەتتان گرتی بێ لەگەڵ گفتوگۆکەی من و کاک سالارە هاتە بێتن بمێنن بەخێر خواتان لەگەڵ.